یانەی سیروانی نوێ بۆ یەکەم جار لە مێژوویدا پێش کۆتایی هاتنی خولی نایابی کوردستان بە 2 هەفتە پاڵەوانبوونی خۆی یەکلایی کردەوە. لە هەفتەی 28 خولی نایابی یانەکانی کوردستان و لە یاریەکی چارەنووسازدا بۆ سیروانی نوێ لە دەرەوەی یاریگەی خۆی بووە میوانی شێروانە. ئەنجامی یاریەکە هیچ گرنگیەکی بۆ یانە گەرمیانەکە نەبوو، چونکە تەنیا 32 خاڵی هەیە و بە تەواوی بێئومێد بووە لە بردنەوەی نازناوەکە. بەڵام شێروانە لە نێو یاریگەی خۆیدا بە دوای تۆڵەکردنەوە دەگەڕێت کە لە 5 یاری ڕابردووی نەیتوانیوە بەسەر سیروانی نوێدا سەر بکەوێت. سیروانی نوێش تا ڕادەیەکی زۆر نازناوەکەی مسۆگر کردووە و پێویستی بە تەنیا خاڵێک بوو بۆ یەکلاکردنەوەی نازناوی خولەکە. نیوەی یەکەم ئاستێکی مامناوەندی بەخۆیەوە بینی و هیچ لایەک نەیانتوانی سوود لە هێرشەکان وەربگرن و گۆڵ تۆمار بکەن. لە نیوەی دووەمدا سیروانی نوێ دەستپێشخەر بوو لە تۆمارکردنی گۆڵ و لەشکر شەریف بە لێدانی سزا گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. هەشت خولەک دواتر محەممەد حەمید لە شێروانە گۆڵی بەرامبەری بۆ خانەخوێ تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. سەرباری ئەنجامەکەش بەڵام سیروانی نوێ با کۆکردنەوەی 51 خاڵ بۆ یەکەمین جار لە مێژووی خۆیدا نازناوی خولی نایابی ئەم وەرزەی بۆ خۆی یەکلا کردەوە. سپاس بخوا سپاس یاریزانەکانەکان پێش هەموو شتێک چونکە لە ئاسی مەسئولیەتا بوون هەوڵێکی زۆریان نا کە تا ئەوەی ببنە پاڵەوانی خولی نایابی کوردستان. سپاسی دەستەی کارگێڕیەکەم کە بە هەموو شێ پاڵپشتمان بوو، سپاسی سەرۆکیانەکەم لێرەشەوە حەزەکەم لە کەناڵەکانی ئێوە سپاسی یانێ ئاشتی کەم کە لە بیدایەتی دەوری ئۆتانی هاتی دەوری خولەکەی بۆ خولەکە یاریگاکەی بۆ ئێمە تەرخان کردبوو. سپاسی هەموو ئەو کەسانە ئەکەم کە ڕۆژە لە ڕۆژان هاوکاری تیپەکەیان کردبوو. لە هەموو ئەخیریشا ئەبێت چای یەکە بە یەکەی یاریزانەکان ماچەکەم کە توانیانە ئەو ئاسە پێشکەشکەن و ئەمساڵ بنە پاڵەوانی خولی نایابی کوردستان. پێشەم شتێ پیرۆزبایی لایەنی سیروانەکەم بەڕاستی بە شایستەی خۆیان بوو بە پاڵەوانی خولی نایابی کوردستان. وەجێ دەستخۆشیە بەڕاستی یعنی تیمێکی تۆپمەن و وەشایان ئەوەن کە پلەی یەکەمی نایابەکە بەدەست بێنن. بەنسبەت یاری ئەمڕۆژەوە تیپمان بە عامیارێکی زۆر باشمان کرد بە تێکرای یاریەکە توانین بڵێن ئێمە باڵەدەستیمان نواند بوو بۆشمان توانی بەڕاستی یاریەکە بەرینەوە، بەڵام چەند فرسەتێک یاری گۆڵکردمان لەدەستدا و لە هەمان کاتە بە ئەخطای خۆمان پەنەرتێکمان لەسەرگیرا گۆڵێکمان لە تۆمار کرا، بەڵام خۆشبەختانە یاریەکەمان نایەوە بە یەکسانبوون کۆتاییات. بەس بە حاڵی خۆمان الحەمدوللا تیمان باشترەوە دوو یاری کۆتایی ئینشاڵڵا بتوانین یاریەکانی تر بتوانین باش دەرکەون و ئەنجامی باش بەدەست بێنین. شێروانەش کە وەرزی ڕابردوو خاوەنی پلەی دووەم بوو، بەڵام ئەم وەرزە هیچی وایەکی گەیشتنەوە بەو پلەی نەماوە و با کۆکردنەوەی 33 خاڵ لە خانەی دێمی ڕیزبەندی خولەکەدا دەبینرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.